لەبارەی ڕۆڵی دەستگای خێرخوازی بارزانی و گەیاندنی هاوکاریەکان و هەروەها بیرۆکەی دامەزراندنی ئەم دەستگا خێرخوازیە گفتوگۆ لەگەڵ بەڕێز سۆران خەلەف بەرپرسی ڕاگەیاندنی دەستگای خێرخوازی بارزانی دەکەم کە بەڕێزان لای ئێمە لە سودوی ناوەندی کوردستان 24 ئامادەیە. کاک سۆران بەخێر بێ کوردستان 24. زۆر سپاس سواز بۆ تۆ. سەرەتای یاخود بیرۆکەی دامەزراندنی ئەم ڕێکخراوە لە چیەوە سەرچاوی گرت؟ ئەلبەت سپاس بۆ ئێوە، سپاس بۆ خەڵکی کوردستانیان، سپاس بۆ هەموو ئەوانەی کە پاڵپشتی کاری مرۆڤایەتیەکەن لە دنیا. ئەمڕۆ ڕۆژەیە کە مرۆڤایەتی و ناخی مرۆڤایەتی یەکێک لە مرۆڤەکانی لە دەستداوە کە بارزانی نەمر بووە کە هەموو ژیانی خۆی بۆ خەباتی ڕزگاری گەلەکەی و هەموو ئەو گەلانەشی کە لە کوردستان بوون لەلایەکی دیکە عەدالەتی کۆمەڵایەتی و دادوەری و مرۆڤایەتی و ژینگە پارێزی و ژین پارێزی و مرۆڤدۆستی کەلێنێکی گەورەی بەرکەوتووە کە بە لەدەستدانی بارزانی کە ئەمڕۆ ئێمە هەمومان پێکەوە یادی ئەو ڕۆژە ئەکەینەوە کە لەم ڕۆژەدا بارزانی وەفاتی کردووە. بەداخەوە کە مرۆڤایەتی لە کوردستان ئەو زاتە مەزنەی لەدەستداوە. ئێمە تاکید لەوە ئەکەینەوە کە دەستگای خێرخوازی بارزانی دەستگایەکە هەڵقوڵاوی فەلسەفەی کار و کردەوەکانی مەلا مستەفا بووە و ئەو پەیامە و ئەو فکرە تاریخی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیرەی کە بارزانی نەمر هەی بووە لە ڕنگدانەوەی لەناو دەستگای خێرخوازی بارزانی بووە و بۆ نەمری و بۆمانەوەی هەموو ئەو فەلسەفەی کارکردنی بارزانی مستەفا ئەوە بووە کە چۆن بتوانین ناوەندێک یان دەستگایەک یان شوێنێک کە بتوانێت ڕابەرایەتی یان لەژێر ئەو وتانەی بارزانی کە لە بوارەی مرۆڤایەتی و خزمەتکردنی مرۆڤایەتیەوە کردوێتی شوێنێک بکرێتەوە ناوەندێک کە بریتی بێت لە تعبیرکردن و کارکردن لەو پێناوەدا. ئەلبەت دەستگای خێرخوازی بارزانی بە خۆشحاڵیەوە لە ساڵی 2005 لە مانگی 8 لە چواری 8 بڕیاری دامەزراندنی دەرچووە وەک یەکەم ڕۆژ و یەکەم چالاکی خۆی ئەنجام داوە. درێژکراوەی هەموو ئەو فەلسەفەیە بووە کە جێگەی شانازیە دەستگای خێرخوازی بارزانی لە کار و کردەوەکانی و لە یەکەم چالاکیە بیر لە ناشتنی نەمامێک ئەکاتەوە کە ژینگە بەلای بارزانی و لە کار و کردەوەکانی و تاریخی بارزانی پاراستنی ژینگە بووە. یەکەم چالاکی دەستگای خێرخوازی بارزانی ژینگە و ژینگە دۆستی بووە. ئەماوە سەلمێنێت کە ئێمە لەژێر فەلسەفەی ڕێبازی بارزانی و ئەو وتەی بارزانی کە دەفەرمێت شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت، دەستگای خێرخوازی بارزانی بە ستافێکی تەواو و بۆردێکی تەواو لە بۆردێکی گەورە و بەهێز لە پشتی دامەزراندنی ئەو دەستگایە بووە. دەستگاکە ماوەی ئەوەندە ساڵە کار لەسەر ئەوەکە چۆن بتوانێت ئەو پەیامە نەرمە مرۆڤ دۆستە باڵوێز ئاسا کار لەسەر ئەوە بکات کە چۆن ئێمەش بتوانین خزمەتی کۆی گشتی مرۆڤایەتی بکەین ئەوەی کە لە شوێنێک پێویستی پێن. باشە، کەواتە ڕۆڵی ئەم دەستگایە لە گەیاندنی هاوکاریەکان چییە؟ ئەلبەت ڕۆڵی دەستگای خێرخوازی بارزانی ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە گەیاندنی هاوکاریەکان لە سەرتاسەری کوردستان و عێراق و دوجاریش پەلهاویشتن بۆ وڵاتانی دەرەوە. مرۆڤایەتی ئەوەیە کە ئێمە لە هەر شوێنێکی دنیا برینێک لە جستەی مرۆڤایەتی دروستە بێت دەبێ هاوکاری پێ بگەێنیت، دەبێ بە دەنگیەوە بچیت. بۆیە ڕۆڵی دەستگای خێرخوازی بارزانی جگە لەوەی ڕۆڵێکی خێرخوازی گەیاندنی هاوکاریە، ڕۆڵێکی ڕۆشنبیری، ڕۆڵێکی تەندروستی، ڕۆڵێکی ژینگەیی، ڕۆڵێکی مرۆڤایەتیە. بۆیە دەبینی دەستگای خێرخوازی بارزانی لەو پەیامانەی کە پێیەتی پەیامی مرۆڤایەتی کاری لەسەر ئەوە کردو چۆن بتوانین جگە لەو کوردستانیانەی کە هاوکاریان پێویستە لە ناو کوردستانە لە بوارە جۆرە و جۆرەکان دەستی هاوکاری بگەێنین بەو نەتەوانەی دیکەش کە پێویستیان بە هاوکاریە. سەلمێنەری ئەوەیە کە کوردستانیان پاڵپشتیکەری کاری خێرخوازین لە کوردستان و لەو نەتەوانەشی کە لەگەڵ کووردا ژیاون. ئەگەر سەیری تاریخێکی بارزانی بکەی فەلسەفەی دروستبوونی دەستگای خێرخوازی بارزانی لە خزمەتکردن کە ئەگەڕێتەوە بارزانی مستەفا کە لە دایک ئەبێت دوای تەمەنی 3 ساڵی بەداخەوە کە لە مووسڵ زیندانی ئەکرێن کە لە تۆماری زیندانەکانی ئەو کاتەدا بچووکتر بناوی بە بچووکترین زیندانی لە تۆمار ئەکرێت. لە ساڵی 1906 کە
زیندانیەکرێ. دوای لە ساڵی 1990 ئەپەڕێتەوە بەرەو سلێمانی یاوەری کۆمەڵێک سەرباز دەکات بۆ پاڵپشتیکردن لە شۆڕشی شێخ مەحموودی حەفید. لە ساڵی 1920 ئەپەڕێتەوە بۆ یارمەتیدانی پادشای ئەرمەنیەکان کە ئەو کاتە لەلایەن تورکەکانەوە حەسر کرابوون. لە ساڵی 1936 لە پێناو پاراستن و ڕێککەوتنی کۆمەڵایەتی ئەپەڕێتەوە بۆ مووسڵ لەگەڵ والی مووسڵ بەداخەوە لەوێ ژەهر خوار دەکرێت بۆ ماوەی 2 هەفتە لەوێ ژەهر خوار دەکرێت. دوجار ساڵ 1943 دیسان ئەپەڕێتەوە بۆ شاری سلێمانی و ئاوارە ئەبێ، لە 45 چێتە ڕۆژهەڵات، لە 46 بەشداری لە کۆمارەکە ئەکات. ئەمانە هەمووی لە ساڵی 1947 ئەپەڕێتەوە، سنووری ئەوەندە وڵات ئەپەڕێنێتەوە، ئەڕات لە ئاوی ئاراز ئەپەڕێتەوە لە وڵاتی رووسیا لە پێناو پاراستنی شکۆی مرۆڤایەتی. ئەمانە هەموو لە پێناوی ئەوەی کە ئێمە چۆن بتوانین دەنگی کورد و کوردستانیان بە هەموو نەتەوەکانەوە بگەێنێت لە پێناوی. لەلایەکی دیکە گەیاندنی ئەو پەیامە مرۆڤایەتیە بووە کە هەڵقوڵاوی فەلسەفە و ڕێبازی بارزانیەکان بۆ چۆن بتوانێت درێژەی پێ بدات و ببێتە شاکارێکی نمونەیی لە کوردستاندا کاری لەسەر بکات. باشە، ینی ئەگەر ئەمە وەکو مێژوو ئەگەر باسی ڕێکخراوەکە دەکەین، ئەگەر زۆر دوور نەڕۆین هەر لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی ئەم ڕوودا و کارە ساتبارەی بوومەلەرزەکانی باکووری کوردستان و تورکیا و ڕۆژئاوای کوردستان و سووریا، دەستگای خێرخوازی بارزانی دەستی گەیشتە ئەوێش. ئەم گەیاندنی ئەم هاوکاریانە بۆ ئەوێ بۆ هەردوو وڵات، ینی چ گرنگیەکی زیاد کرد، دەستکەوتێک بوو بۆ بەهێزکردنی پەیوەندی لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستانیش لەگەڵ نەتەوەکانی دیکەشکە دراوسێن. ئەبینی لە سەرەتاشەوە ئاماژەمان پێکردووە کە دەستگای خێرخوازی بارزانی لە هەر جێگەیە کە کارەساتێک ڕوو ئەدات، ئەرکی هەموو ئەو ڕێکخراوانن و هەموو ئەو کەسانن کە مرۆڤایەتیان لە پێشاو کار لەسەر باڵادەستی و پاڵپشتیکردنی مرۆڤایەتیەکەن. ڕوودانی کارەساتێکی گەورە لە وڵاتێکی دراوسەی کوردستان، لە وڵاتێکە لە وڵاتێکە تورکیا و سووریا پێکەوە کۆمەڵێک شار وێرانە بێت، زیلزال دروستە بێت کە لەسەر داوای حکوومەتەکانی خۆیان کە داوای هاوکاریەکەن، چوونی دەستگای خێرخوازی بارزانی بۆ ئەوێ مانایەکی گەورە ئەبەخشێت بە کاری خێرخوازی لە کوردستان. لەلایەک گەیاندنی پەیامی مرۆڤ دۆستانەی کوردستانیانە بۆ هاوکاریکردنی ئەو خوشک و برایانەی کە پێویستیان بە هاوکاریکردنە. لەلایەک ئێمە دانەبڕاوین لە کاری خێرخوازی، ئەگەر چی ئەوە وڵاتانی دنیان سنوورێک دروستەکەن بۆ جیاکردنەوەی مرۆڤەکان لە یەکتر، بەڵام کە کاتێک کێشەیەک دروستە بێت، داواکاریەک دروستە بێت، کاتێک کارەساتێک دروستە بێت، ئەوە مرۆڤایەتیە لە ناخی دڵەوە هاوارەکات بۆ هاوکاریکردنمان. بە سوپاسەوە تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی و هاوکاریکردنی پاڵپشتیکاران و خێرخوازان و خێرەومەندان لە کوردستان و خاوەن کۆمپانیەکان و هەموو ئەو منەزەماتە نێودەوڵەتیانش کە بڕایان بە کاری خێرخوازی هەیە و بڕایان بە یەدی ئەمینی دەستگای خێرخوازی بارزانی هەیە، کۆمەک و هاوکاریەکانمان گەیاندوتە ئەو وڵاتی تورکیا و وڵاتی سووریاش، و جێگەی شانازیە بۆ ئێمە لە زاری کەناڵەکانی ئەو وڵاتانە و بەرپرسانی ئەو وڵاتانەوە ئاماژە بەواکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان وەک یەکەم تیم ڕۆیشتوێتە ئەوە پشکی شێریش لەو شاکارەیە بەردەستگای خێرخوازی بارزانی کەوتووە، و جێگەی ئاماژەیە کە ئێمە یەکەمین ڕێکخراوی نێودەوڵەتی بووین ڕۆیشتوونێتە ئافرین. لەوێ گەیاندنی پەیامی مرۆڤایەتیمان لەوێ بۆ ئۆفیسەکانی دەستگای خێرخوازی بارزانی و تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی لەوێ بە تیمێکی گەورە کاریان کردووە. ئەوەی لە توانای دەستگای خێرخوازی بارزانیە بوو بێت ڕۆژانە هاوکاریەکانی بەردەوام بۆ لەو شارانە. لەلایەکی دیکە درێژەدانە ئیدارەدانی ئەو هاوکاریانەیە کە ئێمە ئەو هاوکاریانە تەنها نەبرێت بۆ خزمەتکردنی ئەو خەڵکانی کە پێویستیان پێێتی، لەلایەکی دیکە چۆن بتوانین لەوێ بمێنینەوە و لەگەڵ خەڵکی خۆمان بین بۆ خزمەتکردنی ئەو خەڵکانە. ئەمانە هەموو هۆکارگەرێکن کە پەیامی دەستگای خێرخوازی بارزانی لە خزمەتکردنی مرۆڤایەتی ئەگرێتەوە. بەڕێز سۆران خەلەو بەرپرسی ڕاگەیاندنی دەستگای خێرخوازی بارزانی، سوپاس بۆ تۆ ماندوو نەبی. سوپاس وایە بەدەستە.